سڵاتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە تەوەرێکی تر لەگەڵتانە بم بۆی ڕای هاوڵاتیان وەرگرم دەستپێکی ساڵی نوێ خوێندنە ئیتر وردە ئەو ماڵانەی کە ئەو دایک و باوکانی کە منداڵیان هەیە لە قوتابخانە پێویستیان بە ئەوەی پێداویستی بۆ قوتابیەکانیان بکڕن لە جلوبەرگی قوتابخانە لە دەفتەر و کتێب و قەڵەم و ئەوانی کە پێداویستی قوتابخانە و جانتا و پێداویستەکانی تریش جا لە ئێستەیشا قیرانێکی دارایی کە چەند ساڵێکە بەرەو کێرەمی کوردستانی گرتۆ کاریگەری زۆری لەسەر ماڵە هەژارەکان داناوە من دەمەوێت لەسەرم بابەتە قسە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان و خاوەن دوکانەکان بکەم بزانم ئەم هەموو پێداویستێ تا چەند بارگرانی لەسەر ماڵە هەژارەکان دروستەکە ئەرکی خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازەکان چێ بۆی بتوانن لە دەستپێکی ساڵی نوێ خوێندنە یارمەتی و ماڵانە بدەن کە منداڵی زۆریان لە قوتابخانەیە بۆی کاراسانێکیان بۆ بکەن لەگەڵ مانابن من ڕایەوان وەرەگرم و ئێوەش بینەر بن. ئەرێکی زۆر پیرۆزە هەر کەسێ هاوکاری هەر خوێنکاریە بکات. 3 مناڵ و 4 مناڵی هەیە ئیمکانێتی نییە ئەڵە جلی پاری لەبەرەکەمەوە کابراستە هەزاری پێ منالە قوربە سەر بیا بەچی هەزارەکە یەک پسکی دەکا چەند یارمەتی فەقیر بخوای گەورەش دا ئەو نەپڕێقات وەرە شوێنی خۆی بەس تۆ لە بەقادی خوا بیگەی نەک لەبەر خەڵک قەیچەکە با کابرا و خێر و خێراتی کەیکا با 10 کارتۆن پێڵاو بکرێت لە جوملەکە بیا بۆ مناڵە هەتیوانە بە گوێرەی خیات خوا زۆر زۆرە ئێوە نمونەتان هەم زۆر زۆرە هەیە بەشی 100 مناڵی بردووە لای من خۆم بەشی 40 مناڵی بردووە لە شوێنی کە بەشی 200 مناڵیان بردووە. جەنابەت مامۆسای دەمێکیش ئەزموونت هەیە ئێستا وردە قوتابخانەکانە کرێتەوە و منداڵ و قوتابی پێویستی بە کەلوپەل و پێداویستی مەکتەبە لە جلوبەرگە لە قرتاسەیە لە جانتای لەمانە ئەمە تا چەند لەم قەیرانە دارایی بارگرانی بۆ ماڵە هەژارەکان دروستەکە کە مناڵ و قوتابیان سوپاسان دەکەم دەستان خۆش بێت من یەک داوا ئەەکەم لە بەڕێز وەزیری پەروەردە ئەگەر قوتابخانە دائەنێت بادانێت نەک مانگێت دانێن و مایەکتی بڵێ وەڵا ناتوانین ئەوە دیارە زۆر ماڵ هەیە پارەی 2 کیلۆ برنج 2 کیلۆ ڕۆنی نییە بەڵام ئەکە سێری هەموو کورسان بکەین بڵێن کورسانمان نەسا 80 دۆڵە منە بابینە بۆ ئەولا ئەوترمان فەقیرە بۆی داواکەن لە بەڕێ جەناوی وەزیر ئەگە قوتابخانە دائەنێت پیاوانە داینێت با مناڵی فەقیر و هەژار مەسرەف نەکەن کتێب نەکڕن و کەلوپەلی مەکتەب نەکردن دوایی بڵێ وەڵا مەکتەبدا ئەخەین ئەمە خاڵی خاوەمیش داوا ئەەکەین لەو ڕێکخراوانە لەو برا دۆڵەمەانە لەو کەسە خێرخوازان داوایان لێ ئەەکەین بچین بەدەم قوتابخانەکانەوە بە تایبەتی لە قەزانە حێکانە بەڕاستی لە ئۆردوگاکانە مناڵ هەیە پارەی پێ نییە مناڵێ ناتوانێت جامتاڵ مناڵێ ناتوانانی مەکتەب تەریکە ئێستا پێشترا کە قسەمان کرد باسیەوەت کرد جەنابەت مامۆسا بووی ئەزمون زۆرە یعنی نمونەی زۆر هەژار هەبووە خەڵک بزانین ناتوان وەکو پێویست پێداویستی مناڵەکەیان دابین کە ناسییان دێ نمونەت بۆ کردن پێشتر ماڵی زۆر فەقیر هەن کە توانای ئەویان نیە پێداویستی من یەکشت ئەڵم ماڵە هەیە ئێستا حالێن ناتوانێت کیلۆیەک برنج بکرێت کیلۆ ڕۆم کرد ئەنجا ئایا چۆن ئەتوانێت پێش قوتابی چوار قوتابی هەیە لە زانکۆی هەیە لە سەرەتایی هەیە لە منای چۆن ئەتوانە ئەمانە کرێ هاتوچۆ ناخواردن داخلی ئەمانە بەڕاستی زۆر ناڕەحەتە بۆیە داوا ئەەکەم لە خێرخوازان لە ڕێکخراوان بچین بەدەم ئەو کەسانەوەکەوە بڕۆ بەدەم ئەو کەسانەوەکەوە ئەو پارەیان نییە لیژنەیەک دروستکە لە قەزاکان لە ناحەکان بە سەردانی قوتابخانەکان بکەن بزان ئەو کەسانە باوکیان نییە دایکیان نییە کرێچین ئیشیان نییە باوکی پیرانەیە دایکی پیرانەیە بتوانن هاوکاری ئەو قوتابیانە بکەن بۆی کە بتوانن لە خوێندندا بەردەوام بن. زۆر باشە مامۆستا کە داوامەکرێتەوە ئەمانەی کە وتمان پێداویستی و ماڵەکان یانی دایکان و باوکان ڕوو لە دوکاندارەکانەکەن وەکو دوکاندارەکان تا چەند ئەرکیانە کاراسانی بۆ ماڵە هەژارەکان بکەن ئەوانی کە زان هەژارە توانای کڕنیان زۆر نییە جۆرە داشکاندنیان بۆ بکەم بۆی کاراسانی وڵای من یەکش دەڵم بە تایبەتی ئەو کەسانی کە ئەگەر یەتل دوکانەکە بە ژنەکە یا مناڵەکە ئەڵێ بەخوا 10,000 پێ ئەڵێ 15,000 پێ شتەکە بای شتێکە 2013 با نەگەڕۆقی چەکە با دوکاندارەکە بیە چکە دوکاندارەکەش هەم مناڵی فەقیر بۆ بە دوکاندار هەمومان ئەبێ هاوکاری ئەوانە بکەین یارمەتیدانی فەقیر بەرەکەتیشە بۆ ئەو ماڵە بۆ ئەو دوکانە کاکە هەر کەسێک یارمەتی یەک خوێنکار بە یەک قوتابی بە
بەڕاستی ئەرکێکی زۆر پیرۆزە ئەرکێکی زۆر پیرۆزە هەر کەسێ هاوکاری هەر خوێنکاری بکات ئێتر دوکاندار بێ ئایا خێرخواز بێ هەر شتێک بێت ئەو ئەکەم لە دوکاندارەکانی هاوکاری ئەو مناڵانە بکەن کە پارەیان پێێنە بەردەم دوکانەکانیان قەشەکە بە 2030 کەمتری بێ دڵی ئەو مناڵە خۆشکە خی گەورە دڵی ئەو دوکاندارش خۆش ئەکات بۆری چەندە مناڵەکان یەکیانم 12 یەکیانم 10 بۆ 11 سوێکیانم 7 زۆر باشە ئەم ساڵی تر کە وردە قوتابخانە دەست پێکاتەوە بێ پێداویستیان بۆ بکڕی پێداویستی سێ منداڵیش لەسەر بۆ نمەوەکو دایکێک لەسەر تۆ وەکو کە سوکاری قوتابی لە ئێستەی شاو قەیراندارەی کە بەرەو کێرەمی کوردستانی گرتووە تا چەند بۆ ماڵە هەژارەکان ئەرک و بۆ نمونە بارخورسی دروستەکە کە ئەو هەموو پێداویستیەکەوێتە سەرشانەوە واللهی زۆرە اینجا مناڵیش چاو لە مناڵی ترەکە دڵی لە خۆی مێنێ ئەوڵێ بۆ ئەو هێتی ئەوەمەوێ ئیتر زۆر ناخۆشە ڕەنگە دڵی و دایک و باوکەش ناڕەحەت بێ کە مناڵەکان بۆ نمونە مناڵی ترێبینێ پێیەتی ئەو پێی زۆریش ئەرەوەڵا خاستنەوەی کە جیلی فەقیرە زۆر هینەبی بێتاقەتەبی کە خاستن بەیانیانە ڕواڵە بۆ ئەو جانتایوە بۆ ئەو پێڵاویوە بۆ ئەو لە حانوت ئەوە ئەکڕێ بۆ من نیمە دایکی و چەند ساڵێکە ئەمەد بۆ منداڵەکان دابین کردووە مەسرفی یەک قوتابی بۆ نمونە یەکێک لە منداڵەکان کە چێتە قوتابخانە تقریبا چەندێکە بۆ هەموو پێداویستەکانەوە ئەگەر کردبێتت بۆیان بکڕی هەر ساڵەکەیان یەک کاتکە سەرەتای دەستپێکی دەوام کە پێداویستەکانیان بۆ وڵاگە بە جوانی بکرێتێتە هەفتە شاز ئەو دەورە بۆ هەفتە بەڵێ پێڵا و جل و اینجا ئەگەر ئەم ساڵەکە گەڵەکە گرانە لەوانێ زیاتر بکەوێ بێ شتی بیستی پارەکەی خۆشمان ڕێژەکەی تۆتە وڵات چێتە 100,000 بە بۆ قەڵەم و ئیتر کتێب و دەفتەر و مەلزەمە و جەماڵی وای هەیە هەژاریشن 4 منداڵی قوتابخانەشیان هەیە ئەمە هەر لەسەراوان زۆر قورسرە بێ هەر زۆریش ئەنی حەوا جاری وایە حەزەکەی ئەو ساڵامی بایکۆت بێر مەکتەب نەبێ لە داخی مناڵەوە ناگریە و ناڵێ ئەوەم نییە ئەوم ئەوێت بۆ قوتابخانە هەموو مناڵە بینێکە هەمووی جلو بەرگ و پێڵاتەبی زۆر باشە ئەرکی ئەو کەسانی کە خوا پێداون خێرخوازن چییە بۆی بتوان لەم دەستپێکی خوێندنا یارمەتی و ماڵە هەژارانە بدەن کە بەڕاستی پێویستیان وڵایەوە بێ بچنە قوتابخانەکان مدیرەکە باشترە زانێ ئەزانێ کێ فەقیرە کێ هەیەی مدیرەکە باشە یان ناسێ کە ئەو مناڵە ئەو شتەی پێویستە دایک باوک بۆی ناکرێ ئەتوان لە ڕێی مدیرەکەەوە مناڵەکە ماڵەکە بدۆزێتەوە زۆر ڕێگەی قوتابخانەکانەوە خۆیان بچن بزانین کێ بەڕاستی پێویستە جاری وایە کەسێک ینی ئەڵێ من کاکەەوە هەشتا جانتا بۆ قوتابیەکە ئەمە شتا جانتایە دێتە هەموو مناڵانەی کە بەڕاستی پێویستە زۆر سا ساڵێکی ماڵێک هێنیان بۆ ئێمە 2011 بوو دەبوو ڕێک زۆر بوو قەمسەڵە و جلی مەکتەب و جانتا هەموویمان بر بۆ مدیر کالە هەموو لێ خۆی تەوزیعی کرد چکە ئەو ماڵ بە ماڵە نەئەگەڕا خۆی زانێت چ مناڵێ پێویستێتی و کێ نەخسی ئەی تەبعاً خاستنەوەی کە لە دەرەوەی شارە هەموو مدیرەکە هەمویانە ناسێ ئەرکی دوکاندارەکان چیە کە کاراسانی بۆ ماڵە فەقیرانە بکەن یان چۆن جۆرێک داشکاندنیان بۆ بکەن وڵای جا ئەگەر خاتری و دایک و باوکە بگرینێن داشکانن کەن ینی ئەو خێریکە لەو دایک و باوکە ئێستان ئەگەر خاتری بگرن لە پارەکە دوو ئەوە خێرەچێتە سەری من خی گەورە بۆیان پڕکاتەوە زۆریش عنی شتیوام دینی و زۆریش بێ پڕکاتەوە سەر نیێتەوە بڵێەوە من یامە بە 20,000 بێ بە 2000 کەمتر بەخوا پێ زیاتیژێتی سەر ئەو پارەوە قوتابیەک کە دەستپێکی ساڵی نوێ خوێندنە بە هەموو پێداویستی قرتاسێ و جلو بەرگ و پێڵاوە پێویستی بە چەندێک پارە هەیە بۆی دابین بکەین بە نزیکەی وڵی قوتابی عنی ئەمڕۆی کە مەبلەغەکە تقریبان بە پێڵا و هەمیەوە تقریبان نەگاتە 50-60,000 بۆ 60,000 باش ئێستا کە قیمەتی بۆ نمونە پارەی عێراقی دابەزی و دۆلار وای لاتوە ئەمە وای نەکردۆ ڕێژەی و پارەی کە ماڵە هەژارەکە پێویستێتی و ماڵی کە پێداویستەکە گری بەرز بێتەوە جاری بەتەئەکید ئێوەش بە دۆلاری کڕن لە ئەو جلو بە دۆلاری کردن زۆریشی فەرقە سەگەر بۆ دیان سپار بە 2 دۆلار و بێ ئێستا بە 3 دۆلارە ینی هەر لە دۆلارەکەش بەرز بەتەوە جگە لە قیمەتی پارەی عێراقی لەسەر فەقیر و هەژار گرانە بێ ینی بەڕاستی دەوڵەمەنەکە هیچ کێشەیەشی نییە باشە ئەرکی بۆ نمونە خێرخوازەکانەوانی کە خوا پێداون تا چەند گرنگە لەم کاتە یارمەتی و ماڵە هەژارانە بدەن بە تایبەتی کە منداڵی زۆریان وەڵا 100% یاکەمەوە ئیشی حکوومەتە حکوومەت دەتوانێت دەستی ئەو فەقیر و هەژارانە بگرێ چۆن ئەو غڕێکراوە خێرخوازەکان گەورەگا خێرخوازانە دوای ئەوە گەر خەڵگاوکاریان کەشتێکی زۆر باشە چونکە خەڵکی مە زۆرە تەلامان بەڕاستی 3 مناڵ و 4 مناڵی هەیە یعنی بەڕاستی
ئیمکانێتی نییە ئەڵە جلی پاری لە بەرەکەمەوە جەراب دەستە نمونە زانی خەڵک زۆر دێتەلاتان نمونەتانە بۆ خەڵکێکاوە بزانن زۆر فەقیر باڵە زۆریش نەکەم نەیتوانی ینی بۆ کو پێویست بیت باڵە بەتاچیت ئێوە لایەن خۆتان وەکو دوکاندارەکان تا چەند کاراسانیتان بۆ جۆرە ماڵانە کردو کە زانن ینی ئێستا بڵین چەندها ماڵمان لایە کە خۆمان یارمەتیانین دەستی کورتە کرێ چییە ناسنێ باڵە بەتاچیت بڵێ یارمەتیشانەین و زۆر ژاوکاریانەکەین گەورە دەی بەرەکەت و زیاتر بژێنە بەسەر دوکانەکەتانە ئینشاڵا وەکو ئەوانەی کە بۆ نمونە ماڵێکت دراوسی ماڵێکی فەقیرن هەزان دەستپێکی نوێ خوێندن ئەوانە کە لە نزیکەوە ماڵە هەژارەکانە ناسن ئەوان تا چەند گرنگە یارمەتی و ماڵانە بدەن ڕەنگە هەندێک کەس ڕووی نەبێ خۆی بۆ نمونە بەتاچیت ئیسا من هەبوو هاتۆتە لام پارەی پێ نەبوو بەڕاستی یعنی ڕووی ئەوەی نەبوو بڵێ بۆ دێکم بەرێ خۆم هەستم پێکردوە بۆ دێکم ماوەتی یا پانتۆڵەکەم ماوەتی هەیە نفسێتی بەرزە مناڵ و کوشتی دیکەش نییە کە لە قوتابخانە دەبینی هاوڕێکەی جلوبەرێکی لە بەرای ڕەنگە تەحمل نەکە یان زۆر خەفەتی پێ بەتاچید وایە بەتاچید ئیسا هەر خۆم شخصم لایە ڕووینە هەر برادری خۆمە مناڵی خۆی کرێت چییە جلی پاری لەبەر کردوێتەوە ناتوانێت چونکە لەبەرەوەی معاشەکەی وای لە هاتووە ئەوە هیچ دۆلارەکەی بەرز بۆتەوە ئەمانە زۆر تاسیریە کابرا کرێکیش بێ ناجلوبەرگیش نییە لەولاوە بێ پڵاوی بکڕێ بێ قرتاسێ بکڕێ جانتا بکرد هەموو شتێ ینی ئەوانە هەمووی تاسیری هەیە ئەرەوەڵڵە ماڵەزانم هەیە مناڵی شەش مناڵیە کاگە هەمەیە لەوانەیە هەیە بۆ لای منە داوای هی دەکە یارمەتیەکە ئەڵێ ناتوانم هەمووشی لە مەکتەب ناتوانم هەمووشی لە مەکتەبەچ تا چەند خێرخوازان و ڕێکخراوە خێرخوازەکان ئەرکیانە لەم دەستپێکی خوێندنە یارمەتی و ماڵانە بدەن چونکەمە بۆ تەلەبێ بۆ خوێندکارە کەسێ خۆ ئەگەر لە هینی قەدەری خۆی ئەتوانێت لە جیرفانی خۆی ئەتوانێت یارمەتیان باینەکانە هەمیشە خەڵکی خێرخوازمان زۆر بووە ینی بە بەردەوامی دەستیان بە فەقیرەوە بوو تا چەند گرنگە ئەم خێرخوازی و خێرانە یارمەتی ماڵە ئەو ماڵانە بدەن کە تەلەبیان وەڵا ئەگەر بیکە بیاتێ بە دڵ بیکە لەگەڵ یا وەڵا خێرە هیچ شتێ بەقەرەوە خێن ئەچی بەو خێرە بۆ پارەیە ئەو لەوانەیە مناڵە بێ بە مهندیسێ بە دوکتۆرێ بە شتێ خێرەکەشی تر هەر تاو نابێت چونکە ئەو دەستی هەبووە پێکە وای ڕاستەوە تا چەند دوکاندارەکانە بێ کاراسانی بۆ ماڵە فەقیرانە بکەن کە دیگەکێک دێتە دوکانەکە ئازانێت هەچ کەس ویژدان و ڕێهی خۆیەتی ئەوە من ناتوانم بڵێم وڵائینەوە ئێستا تۆ لەوانەیە کاراسانی وەکو داش پێ یە ساعت بڵێ خێرت داوا خێر لە منکەی بە قسەیری جیرفانی خۆ بە پێ جیرفانی خۆم یارمەتی تەیە متاع هەر بەخسە لە پێداویستی مناڵ و جارانیش نەماوە ئێستا زیادی کردووە ینی جلوبەرگێوێ قرتاسەیە جانتایەوێ ها پێداویستەکەوێت چۆن ئێستا ئێمە مناڵمانە بوو جانتکات تۆ جانتاغێر بە دوای خۆیان ڕاکێشە مانگی وان بوو هەموو مانگت جانتایەکمان بووە یەک جانتا لێ وەڵای دڕاندین یەکێ یان دەفتەری لێگومە بوو هاتم خۆم لە بازار بۆمە کرد بەردەوامی پێداویستەکانی مەسرەفی هەیە بڵێ تو نەڵێ هەیە ئەی بێ مەگەر بڵێم چی وەڵا سلام علیکم جنابەت منداڵت هەبوو لە قوتابخانە من وەختێ مناڵم هەبوو ماشەڵا گەورە ئێستا گەورە بوو بەڵێ پێداویستی قوتابخانە تا چەند لە ئێستاە کە مەکتەب بکرێتەوە پێویستی خۆی بەپێی هێنا ئێستا کابرا لە خۆی مناڵەکانی بە پێویستی خۆی ئەیاتە بەخێوێکە بە پێویستی خۆی پارەیاتە ئێستا چی باتێ ئێستا مەشڵ کوڵمە گەورەی تەلەم نییە بڵێم وەڵا ئێستا لە تەلەبم بەی وەڵا ئەوە نەسەر بکەنەوە نەخۆن ئێستا وەکو زانین ئەو ماڵانەی کە مناڵیان هەیە وەچنە قوتابخانە مناڵ و کوشتی دیکە نییە کە ئەبینێ لە قوتابخانە ڕەفیقەکەی بۆ نمونە مناڵی تر پێڵاوێکی تازەی لە پیاە پێی ناڕاحەتە کابراستا هەزاری پێ مناڵی خۆر بەسەر بیا بەچی هەزارەکە یەک پسکی دەکا تەبیعی زۆر ڕاستە کابرا دەبانێ نێ بێ هەزاریشی باتی ڕۆژی بەخوا 250 چیەکە یەک جوورە کابی خوا یەک نوقڵێکی بۆ هەروەنەیە هەروەنەیە خۆر بەسەر ئیمکانیتی نییە هەی شەهەیەتی ئەوە ئارزوخەت حال 5,000 شاتی ئێستا پێداویستی منداڵ لە قوتابخانەی زیادی کردووە جاران ڕەنگە ئاسانتر بە ئێستا جانتای ئەوێ قرتاسەیە جلوبەر زیای کرد ئێستا چونکە پارەش کەمە چۆن زیای نەکردەوە بەرەوەڵا ئەوە زیاکردەوە بەخت نییە پارەی قیمەتی پارەی عێراقیش دابەزیوە بەڵێ جانان جاتایەکیان کردی بە 5,000 ئێستا کرێ بە 15,000 کاکرد زۆری فەرق چەند بەرامبەر بۆتەوە زیاتری دوو قاتیش چەند ینی خێرخوازەکان یارمەتی ئەبێ ئەو ماڵە هەژارانە بە پێی ئیمکانیتی خۆیت تا من مناڵی فەقیرە بینم ئەلێوەنا بەبێ کە 1000 دینارەکە مەدەستی سوورێ نەبن مناو ئاو فرۆشتن هەست کەس بە پێی ئیمکانیتی خۆی خێرەکە ئەوە هەر ناچکە ئێمە زۆر جار خەڵکی خێرخوازمان بینیوە بۆ نمونە چۆ بۆ قوتابخانەکە بە مدیرەکەی وتووە من 80 جانتاکردم من خۆم وام کردووە جانتام 20 جانتام لە کاتی مەکتەبە بردووە لە قوتابخانەکە تۆزێم کردووە سەر فەقیرا بخوا
ئەوە ڕاستەکەی ئەو جۆرە ئیشە خێرخوازیانە خی گەورە زیاتر بۆ ئەو کەسەی پڕەکە وڵا برا هزار کەم خۆم وام کردوە جانتان بردووە سی چل جانتان بردووە لە کێ فەقیر بۆ لەگەڵ مدیرەکەوتم بێرێ مدیرەکە خۆی زانێت کێ فەقیرە کێ پێ باڵێ شوێن نازانێ مدیری مەکتەبە زانی کێیەتی و کێنیەتی هەر چاوی پێ بکرێ زانێ کێ فەقیر و کێ فەقیر هەر بە شکل و بە جلوبەرگ و بینەکەی بەڵێ هەرە وەڵڵا وا زانێ وەک ڕۆح چۆن نازانێ داواژەکەم یەک داوام هەیە داوا لە حکوەتی خۆمانەکەم ئەو دارانەی ناو سلێمانی هەموو ئاو بن چونکە وشک بووە گوناح ئەو داران هەبووی بەبێ ئەو وازیان لێ ناو ئەمانە کاک و دارە شار بە دارۆ خۆشە ساڵێکە خزمەتە خۆشە نە خزمەتەکرێ و نەیشت تا بڕۆمی وشک بووە والله من حەزەکەم دایم ئاوی بوون و گەشت و جوان بێ و خەڵکات توچماکە بڵێ ماشەڵانم شاری ڕۆشن بیرێ ئەوەی ڕاشی بەرێ بەڵام هەمووی وشک بۆ ڕاشی ڕۆشن بیری چیە نییە دارانە ئەو بن قەیچێکە برا خەر بۆ خۆیان جوانتریشە لە ئێستاە بەهۆیەوەی کە نرخی دینار بەرامبەر دلار دابەزی و دوکاندارەکانیش باز لەوەکەن کە کەلوپەلەکانی ئەمان زۆربەی بە دۆلارە کردێ بۆیە نرخی کەلوپەل بە براود بە ساڵانی پێشوێستا بەرز بۆتەوە بۆیە ئەو کەسانی کە پێویستیاتی بۆ نمونە منداڵیان هەیە چەند منداڵێکی لە قوتابخانە کاتێک کە دێشتە کڕێ لە بازار سیرەکان نرخەکان چەند بەرامبەر بۆتەوە بەراود بە ساڵانی پێشوو بۆیە داوا لە خێرخوازانەکەین بۆ نمونە ئەوانەی کە خوا پێداون بتوانن کاراسانی بۆ ئەو ماڵانە بکەن کە زان مناڵی زۆریان هەیە یاخود لە ڕێگەی بەڕێوەبەری قوتابخانەکانەوە ئەو ماڵە فەقیرانە بدۆزنەوە بتوانن بۆ نمونە جانتایەک یاخود هەندێک قرتاسە یاخود جلوبەرێکی بۆکردن کە حتمما مدیر قوتابخانەکە زانی کامەیان فەقیرە بۆیە کاراسانیکردن بۆ جۆرە ماڵانە هەم وەکو خێرێکی گەورەیە هەم ئیشێکی مرۆڤایەتی زۆر بەرزیشە و زۆر پیرۆزە بۆ جۆرە کەسانی کە ئەیانەوی یارمەتی هەژاران بدەن ئێمە لەسەرم تەوەرە بەردەوامە بین ڕێی زیاتر وەرەگرین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە لات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەوێ دەمەوێت لەسەر کڕینی پێداویستی قوتابخانە کە لە دەستپێکی ساڵی نوێ خوێندنایە بووە ئەو بارگرانی کە لەسەر ئەو خانەوادانەی دروستە بێ کە مناڵی زۆریان هەیە لەگەڵ بەشێک لە دوکاندارەکان و بەشێک لە وڵاتانە قسە بکەم زانم تا چەند گرنگە بتوانین بە هەمومان و یارمەتی و ماڵە هەژارانە بدەین ئەو قوتابیانە بدەین یان لە ڕێگەی قوتابخانەکانەوە بتوانین ئەو منداڵانی کە پێویستیان بە جلوبەرگە یاخود پێویستیان بە قرتاسەیە بە جانتایە کاراسانیان بۆ بکرێت لەسەرم بابەتە ڕای بەشێک لەوان وەرەگرم ئێوەش دەگەڵانان ئەرێکی زۆر زۆر پیرۆزە هەر کەسێ هاوکاری هەر خوێنکاریە بکات سێ مناڵ و چوار مناڵی هەیە ئیمکانێتی نییە ئەڵە جلی پاری لە بەرەکەمەوە کابرااستا هزاری پێ مناڵی قڕ بەسەر بیا بەچی هزارەکە یەک پسی دەکات چەند یارمەتی فەقیر بێ خۆی گەورەش دا ئەو نەپڕێقات لە شوێنی خۆی بەس تۆ لە بەقادی خوا بیگەی نەک لەبەر خەڵک قەیچەکە با کابرا و خێر و خێراتی کەیکا با دە کارتۆن پێڵاو بکرێت لە جوملەکە بیا بۆ مناڵە هەتیوانە بە گوێرەی خیات خێرخواز زۆر زۆرە نمونەتان زۆر زۆرە هەیە بەشی سەد مناڵی بردووە لای من خۆم بەشی چل مناڵی بردووە لە شوێنیکە بەشی 200 مناڵیان بردووە جەناب دۆک و باوکێک کە منداڵەکان دەستنە قوتابخانە پێداویستیان هەیە ئەم پێداویستیانە بۆ ماڵانەی کە هەژار و چەند مناڵیشان لە قوتابخانەیە تا چەند بارگرانی سڵاو لە جەنابیشتان بەخێر بن سەر چاو زۆر سپاس بۆم دەرفەتە ڕاستی وەکو بارگرانی زەختێکی زۆرەکەوێتە سەر خەڵک بەڵام لە هەمان کاشە ئەمڕۆکە هەندێشتیش هەیە تۆ مەجبوریت ئەگەر مناڵێک لە مەکتەبەکە سێرەکەی کەسێک مناڵەکەی تۆ ئەچێتە مەکتەبەکە ڕەفیقەکەی ئەو شتەی کردو ئەگەر تۆ بۆی نەکەیت یێتەوە لە باوکە فڵان کەسێتی من نیمە دڵی پێی ناڕەحەت دەبێت مناڵی زەختێکەکەوێتە سەر ئامی خەڵک هەر یەک و دوانیش نییە بەزیتر ئەوە کەوێتە سەر وەزارەتی تربیە بە خەڵک بڵێ هەچ کەسە بە ئاستی خۆی زەخی لە خەڵک نەکەن یعنی بڵێ ئەبێ ئەم شتە هەر بکڕێت ئەوەی کە توانی بۆ خۆی بکڕەوەشی کە نەیتوانی تر دەسەڵاتی کەسیتیانێ بە لە ناو بازاڕای ینی نمونەت بینیەوە ئاوا ئایلە بێن پێداویستی بکڕن و نەتوان وەکو پێویست هەموو شتانیانوێ خەڵکێکی زۆر زۆر هەیە وەڵامی ترەوەی هەندێکیش هەیە لەوانەیە بڵم خۆی دەرناخە خۆی دەرناخە ئەیشارێتەوە بە خاتری وڵێ با خەڵک هەز نەکا بۆ شتە یا با وڵێن مناڵەکەم هەز نەکا بە نەقسی خۆی بەس ئەمەش بە حەقەت شتێکی باش نییە شتێکە لەوانەیە بڵم کۆمەڵگەکە لە 175 ئەم وەزعی هەیە تایبەتی ئێستا کە نرخی دیناریش دابەزی و کەلوپەلیش بە ئێمە بازار ئێمە بە دۆلاری کرد ئەوەی تر لە ساڵانی پێشووتر زیاتر بوون وەکو عام هەموو شت بەرز بۆتەوە یعنی ئەوەی تیانی هەر لە
عێراقی ئەمانە هەر لە کوردستانانە لە عامی وڵاتان شت بە عام بەرز بۆتەوە بەڵام تر ئەوەی تایە لە لای ئێمە بە خاتری ئەوەی زۆربەی زۆری چینی کوردستان و عێراق ڕاتبە ئەمڕۆکە لە کوردستانی خۆشمانە ڕاتب شتێکی ئەوتۆ نییە بەو شێوەیە بەڵێ پێویستاتێک یعنی وانە ئەوەشی کە هەیبێ ئەوەندە قەرزاری کۆنە ئەوەی کە وەرێگرێ هەر فریایەوەکە بیاتەوە بە قەرزەکەیش بە دیناری عێراقیە 120 دینارەکەی ئێستا هاتۆتە خوار بەرامبەر بەڵێ ئەوە شتێکی گومان هەڵنەگرە گەڵا ڕۆژگارێک لە 120 بێسە لە 150 ینی فەرقێکی زۆری کیلۆ لە هەمان کاتشا ڕۆژ بە ڕۆژیش شت بەرەوبەر زیاڕات وەکو هەمیشە کوردستان بە شانازی و کۆمەڵی خەڵکی خێرخوازی تیا بۆ دەستیان بە فەقیر و هەژار بوو تا چەند گرنگە خێرخوازان خواپێداوان بتوانین لە دەستپێکی خوێندنە یارمەتی و جۆران ماڵانە بدەن کە پێداویستی قوتابخانە بۆ مناڵەکانە نەبێت وەڵی تر ئەوەش ئەو کەسی کە ئەو شتە ئەکایە ئەو کارێکە کاری خێری ئینسان کە ئیکا بۆ خوایەکە لە هەمان کاشایە بۆ عەبدەکەنی و لای خواون نابێت ئیتر هاش کە سشمان لە ئاستی خۆمان ئەزانین کێ فەقیرە و کێ کابرا لە دەرامەتێکی ئەو تۆی نییە یعنی ئەوەی کە ئەڵێ من نازانم و شک نابم و چی ئەمانە لەوانەیە بڵێم چۆڵی خۆی گێ لەگا لە وەزاکە کۆڵانەکەی خۆیان کە ڕەنگە بزانێت گومانێکی تیانێ هەموو کەسێک زانین کێ فەقیرە و لەگەڵەوەش ئەمڕۆکە کابرا سیرێکی ئەڵێ وەڵاکە فڵان کەس تەکسی بێ با بە تۆ تەکسێکە بەوە مەزانەکەتە تەکسێکە ئەچێتە دەرەوە تا ئێوارە 10000 بەیان ناگات 10000ەکە بەشی میوەکەی ئێوارەی ناکەبێ ئەی مناڵەکەی چی بکە چ جای پێداویستی تر لە هەمان کاتە ئێستا ئەمڕۆکە خەڵکێکی زۆر یعنی لەوانێ بڵم ماڵی وا هەیە خوانی بڕێکە مناڵ هێستیانی لە مەکتەبە یەکێ لە عەدادی یەکێ لە بنەڕەتی یەکێ لە متەوەسڵ یعنی ئەمانە هەمووی زەختە مناڵیش تا گەورە بێ زەختی زۆرترە پێداویستیشی زیاترە بێ گومانیت یانی ئیتر بەڵامەوەش زۆر کاتیش مناڵەکە لەوانەیە بڵەمەکەوێتە سەر خۆی ئەفامێنێ بەشی ئەوەی کە ئەڵێ باوکەکە باوکم نیەتی با من هیچ نەڵم کێشەی ئەومە ساڵانی پێشووترا خەڵکی خێرخوازمان هەبووە چوو بۆ لای بەڕێبەری قوتابخانەکە توێتی کاکە من نزیکەی بۆ نمونە 100 جانتادا بینەکەم مدیری قوتابخانەکە زانوێتی کامە فەقیرە ئەمە جۆرێک لە کاراسانیە ئەم بۆ قوتابخانەکان بۆ ئەو ماڵە فەقیران ئەوە شتێکی زۆر باشە یعنی بە حەقیقەت لەوانەیە بڵێم لە کۆمەلگەی ئێمە ئەم شتە قەت ئیشەڵا بنە بڕنابێ و خەڵکانێکی زۆر باشن لەوەی کە دەستێکی باڵایان هەیە کەتیژەکەوێتە کاریانەوە جۆرەکە سانی کار و لە هەمان کاتیشە عمریشان ئیشەڵا هەر درێژە بێت تەمەەن درێژە بن کاگامە کاتێک کە قوتابخانە دەست پێەکە ئیتر کۆمەڵی پێداویستی بۆ مناڵە بێ بکردرێ بۆ قوتابێ بکڕێ یەکێکیان لەوانە جانتایە اینجا جلو بەرگایی قرتاسەیە ینی هەموو پێداویستیان جۆرێ زەخت لەسەر و ماڵان دروستەکە کاتی بژێویان دیاری کراوە یاخود هەژارە بە مەزەنە ینی جەناب ڕەنگە سەر لێرە دوکاندەیە نمونە هەبێ خەڵکی کاتوێ نەیتوانێت وەکو پێ نمونەتان هەبوو لە بابەتە هەمانە زۆریشمانێ نەکە پێسی بەپێویست خۆمان یارمەتیانی ناوانی کە سانیتان بۆ کردو تەبانە ئەوە ڕاستی بەچی ئازانیوتان ئەم جۆرە کەسە بۆ نمونە چەند ساڵە دوکاناری ینی مشتریەکان خۆیان دیارن یان بۆ لامان و یارمەتیانی ئەمە تا چەند لە دەستپێکی خوێندنە زەخت لە ماڵە هەژارەکان دروستەکە ئەو هەمە پێداویستە بەیەکەوە بێ مناڵەکان وڵی ترەوە بەس خۆ ئاگیان لێ نەخۆکە ئینسانەکان چی ئێزانێ بەس خۆ ئاگیان لێوتی خۆی گەورەش دڵی کەسەکان چاگەکات ناڵت نییە ناوەڵام هەرژنیشم من درێژ بێ ئیشەڵا تا چەند گرنگەوانی کە خێرخوازن خاون بۆ نمونە خوا پێداون بتوان لەم دەستپێکی خوێندە یارمەتی و ماڵانە بدەن بە تایبەتی ئەوانی کە چەند مناڵێکیان هەیە ڕەنگە یەکێک مناڵی بێ ئاسانتر بێ بەس چەند مناڵێک ئەوی بۆ هەمووی بکڕێت ئارە وەڵاوە ئینکای بەس خەڵک خێرخواز زۆر هەیە خەڵگەی جاری هاتووە 4-5 عیلی پیە توێتی ئەو شتانەیە عیدی ئەمەیە چیان ویست چەنی کرد پارەکە دێنێ و کێشە توێتی هەمویان ئەوەی توێتی چیان ویستووە عیدی ئەمەیە چیان ویست هەڵی گرە دوای حسابەکە بخەرە سەر حسابی خۆم زۆر جار دیمانە چوون بۆ قوتابخانەکان توانە 50 جانتایداوانی کە مەسەن هەتی ونیاوانی زۆر فەقیرن مامۆستاکانی ژێن هەموو ساڵ مامۆستاکانتون بەر بەونەیە مەکتەبەوە کە هەیە نییە ئەوە نایزە مامۆستاکان زۆرمیاناتون 50 جانتا 100 جانتا جاری وە و ئێمە ئیش پێڵاومانەکرد 100 جوود پێڵاویان بردو بۆ فەقیر مامۆستاکان نەزانی چێ فەقیر و کێ فەقیرەکانی مەکتەبیش توانیوانەوە ئەو کەسان زیاتر لە ئێمە باشترن شکەوان باشتریان ناسی ئەمە جگە لە جانتا ئەنی پێداویستەکانی تریش بە هەمان شێوە هەر هەمووی بەبێ پێویست ئەچون بەدەمیانەوە وەکو باست کردوتو ئێمە خۆمان توانیمانە کاراسانی بۆ هەندێک لەو تا چەند گرنگە دوکاندارەکانی تریش بۆن ئەوەی کە قرتاسی هەیە ئەوەی کە جلوبەرگی هەیە پێڵاوی هەیە ئەوانیش کاراسانی هەمووی ئێمە لە بە خاتی خۆیگەین لەبەر هیچ کەسێ نییە ئەبێ هەمووی ئاگای لەوەش بێکە ڕۆژێ بێ خۆشیە ئەچێتە دەنانەوە هەموو کەس تا سەر فەقیر نابێ هەموو کەس یارمەتیدانی فەقیریش جۆرێکە خۆی گەورە هەمیشە پڕێکاتەوە ینی بە زیاترەوە چەند یارمەتی فەقیر بێ خۆی گەورەش دە ئەوە پڕێکات وەرە شوێنی خۆی بەس تۆ لە بە خاتی خوا بیگەی نەک لەبەر
خەڵک لەبەر ئەم یارمەتی خەڵک بی بلێمە پیاوی چاکە ڕۆژانەیە ئێمە دێن سەردانمانەکەن کابراڵێ دەسم کورتە نیمە فەقیرم یارمەتیم بەن ئەجا تۆ ئێمەش ماشەڵا بەخوا فریا ناکەوین زۆر زۆرە دوان سیان دا بیست فریای ناکەوی بەزی تر بە گوێرەی مەجای ژێماتوانین یارمەتیان بین داشکاندنیان بۆەکەین بەس 2 ساڵە بە عام بازار تێک چووە جگەلەوە ئەم ساڵ وەکو ساڵی پاریژ نیە ئەم ساڵی سا قیمەتی نرخی دینار دابەزیوەش گرانتر بوو پار ئەم جانتانە دانەی 5 دلارەکە و 5 دلارەکە 6,000 کرد ئەمانە بە 10,000 ئەم ساڵ کڕیمە بە 75 دلار تقریبان 6 دلارەکەوێ 9,000 بێن بە 15,000 بێن بەچەند تقریبان 4-5,000 لە ساڵی پێشووتر ساڵی پێش لە مەقابلی گەڵاکە شاگەڵا بە 123 بۆ ئێستا گەڵا بە 148,000 ئەوەش بارگرانی کێ بۆ خەڵک دوو جار قیمەت بەڵێ ئەرەوەڵات کە مناڵی هەیە تەنها جانتایش نییە بۆ شتەکانی تریش بە هەمان شێوە جوتێ پێڵاو بە 3 دلار بوو ێستا بە 5 دلارە 3 دلارەکە 3600 ناری کرد کابرا یا بە 5,400 ناری خێرە کرد بەس ئەو 3 دلاریە 4,000 و نیوە کاکە بە 3 دلاریش نییە بۆ بە 4 دلار بۆ بە 4 دلار و نیو لە عەزەڵەوە یعنی لە ڕئیسیەکەیەوە شت گران بووە دەسەڵات ئێمە نییە ئەگەر عایلەیەک یەک مناڵیشی هەبێ بە هەموو بە پێداویستەکانەوە نزیکە بێتەوە لە 100,000 تا 100 دلار زیاترەکەوێ مناڵک من بە مناڵەکەی خۆمان سەیرەکەم جوتێ پێڵا و پانتۆڵێک و کراسێک و بلوسێک و خەمسەڵێکی بۆکم سەکەم بای 7,000 لە جانتا و 15,000 پێداویستی قەرداسیەکەی بێ منت بای 20,000 بۆ 25,000 ماڵیشمانەیە زیاد لە چەند مناڵێکی لە قوتابخانەیە 3 مناڵ 4 ئێستا بۆ خۆم دوانم هەیە ماڵ هەیە 4 هەیە ماڵ هەیە 5 هەیە ئەنجا هەتا مناڵ بێ مەسرەفی کەمترە کە گەورە بێ مەسرەفی زۆرە هەتا گەورە بێ مەسرەفەکەشی لەگەڵا گەورەتر ئارە وڵات طبعاً بۆ کەس بۆ کوڕ بڵێ لە کوردستانە هەمیشە ئەوەی جێگەی شانازی بۆ خەڵکی خێرخوازمان هەیە دەستیان بە خەڵکی فەقیر و هەژارەوە بوو تا چەند گرگەن لەم دەستپێکی خوێندنا بتوان زیاتر چاودێری و ماڵە هەژارانە بکەن بۆی کار ئاسانیان بۆ بکەن بۆ منە لە جیاتیەوەی هەمووشی نەبێ نیوەی مەسرفەکەی بۆ وەڵی ئێستا لەخوا بە زیابێم شارە یعنی مەجموعەیەکی تیا وەزعی زۆر باشە لە بازاری دۆلارەکەەوە پیابی لە ناو شاری خۆمانەوە پیابی ئەوانەی کە خێر و خێرا دەکەن حەق ئەمڕۆ بێنە ئەم بازارۆ لە مەکتەبەکانەوە دەست پێ بکەن مەسەرەن ئەم مەکتەبە کاکە 100 مناڵی هەتیویتیە قوتابخانەکەش دەزانێ مدیرەکە زانی چۆن نازانێ و مدیرانە هەمویان خۆیان نەزانن ینی ئێمە ساڵانە کە ئاچین سەردانەکەین هاوارەکە بۆ خۆی قەیچەکە با کابرا و خێر و خێراتی کەیکا با 10 کارتۆن پێڵاو بکرێت لە جوملەکە بیا بۆم ناڵە هەتیوانە بە گوێرەی خیات من ڕۆشم تیەگەی قەیچێکە ئەو مۆدلانەی کە ئازانم سەرف نابێ من تازە هێناومە وایەنە ئەمە دەست مناڵە فەقیرێک مناڵە هەتیوێک ئاوا هەمومان نەک من لە کراس فرۆشتەوە لە پانتۆل فرۆشتەوە لە جانتا فرۆشتەوە لە پێڵاو فرۆشتەوە بە مەکتەبەکان ئابگەڕێن من ئافرەتە دێتێرا لە کاکە هەتی و من نازانم بەس کە بچم بۆ مەکتەبەکەی ئەزانم مناڵەکە ببینی ئەزانی کامە فەقیر طبعاً ئەرەوەڵا زۆر تا چەند گرنگە وەزارەتی پەروەردە کاراسانی بکە بۆ ماڵانە یعنی بتوان لە ڕێگەی بۆ نمونە ئەوان خەڵکێکی زیاتر بۆ نمونە ناسن ڕێکخراوێکی خێرخوازی زیاترە ناسن بتوان ئەوانیش بەشێک لەو هاوکاریە بتوان یارمەتی قوتابی ئێمە ساڵانە دێن سەردارمانەکەن لە وەزارەتی پەروەردەوە بڵین چەند مەجموعەیەکیان هەیە زۆری بۆ ماڵە هەتیوەکان بۆ ئەوانەی کە دایک و باوکیان نییە بۆ ئەوانەی کە باوکیان نییە بۆ ئەوانەی کە دەرامەتیان نییە دێن ساڵانە شتمان لێ ئەکڕن ئەیبەن لەو مەکتەبانە خۆیان تەوزیعیەکەن بەڵێ ئارەوەڵا ئەو کەسش کە یارمەتی هەژارەدا لەوە نەترسێ خی گەورە بە چەند قات بۆی پڕکات دەقات پڕیەکاتەوە هەر دەقات یانێ سێ تۆ شتێک بای 5,000 تە دەست فەقیریا دەست مناڵە دڵی پێخۆشە ئەڵا لەسەرەوە ئاگای لێ ینی دەقات پێدەیاتەوە بەندەیەک لە خواکەی خۆی بەخشندەتر بێ ئەو بەجان پارەی پێ نییە بیا بە تۆ وایە نا وە پێشی نییە بیا بە من ئەبێ دڵی من نەرم کا بۆ تۆ یا بێ دڵی تۆ نەرم کا بۆ من ئەو کاتانی کە منداڵت هەبووە ئێستا جەناب دەزانی پێداویستی قوتابخانەیان بۆ کڕیوە ساڵانە کاتی خۆی بە چەندێک مەسرفی ئەو قوتابێت دەرەکرد بۆ نمونە ئەو منداڵە دەرەکرد کە لە پێڵاو لە جلوبەرگ لە جانتا لە شتانە بۆ خۆی دایمە دایشەوانەیە نەکڕی شتێمکانە تۆشتیشمە بوو فکری منە ینی ئەو نەبەلامەوە گرنگ ئێستا لە هەرێمی کوردستانە نرخی دینار دابەزیوە ئێسەش خوێندن دەست پێکاتەوە منداڵ پێداویستی ئەوێ بکرێ جلوبەرگۆمانە ئیسا ئیمساڵ لە پارەکە باشتریشە دۆلاریش گران بۆ بەڵام سەری سە مناسبترە ئەو ماڵانی کە چەند مناڵێکیان هەیە تا چەند ئێستا ئەرکیانەکەوێتە سەر تا چەند بار قورسیەکە بۆیان ئەو هەمە پێداویستە بێ لەو مودەکەمەی دەستپێکی قوتابخانە وەڵا هەر ناڕەحەتە بۆیان بەڵامی تر پیا بڵێ چی وەڵای نازانم پیا گرنگە ئەوانی کە خێرخوازن و خوا پێداوم بتوانانی یارمەتی و ماڵە ژارانە بدەن کە مناڵیان ضرورە هەر کەسەی بێ خێرە مەسەر دراوسێ لە لای دراوسی خۆیەوە لا شوێنێکۆ بێ
بتوانێت هاوکاریان کەشتێکی باش مناڵ وەکو گەورە نییە مناڵ کە بچێ بە مەکتەب ڕەفیقەکەی ببینێ پێڵاوێکی جوانیە بێکراسێ بێ خەفەتی پێ خۆیان هەست بە کەمی تاچی دوایە وڵی تر هەرچی هاوکاریان بکات چیە گەر ئیمکاناتی هەبێ و دۆڵەمەند بێ هاوکاری دراوسێکەی خۆیە زانێک ئەوانەی لای خۆیەوە یارمەتیان باش شتێکی باش خوازیشمان هە بۆ چۆر لە ڕێگەی قوتابخانەکە و دوێتی بۆ نمونە من 100 کراسدابی نەکەم ئەوانیشمان هەبووە ئەوە زۆر چاگەیان بە مدیری مەکتەبەکە بڵی چەند کەس چلی نییە یارمەتیان بە شتێکی زۆر باش دیرەکە ڕەنگە باشتر قوتابیەکان بناسێ بزانێ کێنیەتی بە ئاسانی دەستنیشانە تەشیدەوە زۆر چاکترە وڵای ئەمە بەس ئەتوانین لە مایەکەی بێنی تا مازانشتان ئاروەڵە باش ئەو هەموو مەسرفە کە ماڵێک بۆ تەلەبەکەیەکە جگە لە باڵێنجل و بەرگەکەیەوە لە ولاوە قرتاسەیەوێ جانتایەوێ بگۆن منە پێڵاوێ ئەمە جۆرە لە بە قورسی بۆ سەر ماڵە هەژارەکان دروستان بە تاکید بەر وەڵا بۆ فەقیر و دەوڵەمەنی ژەر دروستێکەوە حەقیقەتە بە تایبەتر بۆ فەقیرەکە قورستر ئەکەوێت بەتایبەتی ئێستا کە نرخی دینارەکەی شو موچەژۆکو پێ سعری شت بە دینار حج گۆڕانکاری نەکراوە تاکید بە ستەنورەیەکی کوالێتی باش پار بە 15 بۆ ئەم ساڵ هەر بە 15 بەس خێرەکەی کەم بۆتەوە بۆ کاسب بە تاکید ئیسفادەکەی ڕۆشتووە تا چەند گرنگەوانی کە خێرخوازن بتوانن لەم کاتە یارمەتی و جۆرە ماڵ خێرخواز زۆرە نمونەتان زۆرە هەیە بەشی 100 مناڵی بردووە لای من خۆم بەشی 40 مناڵی بردووە لە شوێنی کە بەشی 200 مناڵیان بردووە نەک بۆ مەکتەب بۆ جێژن بۆ مناسەبەکان هەموو شوێنەکان لە هەموو کاتێکە جێگەی شانازی وانی خەڵکی کوردستانەوە ئیشێ هەر زۆر باشە خێر لەوە باشتر نابێ خەڵکیشمانە بۆ نمونە چۆ لە ڕێگەی مدیر قوتابخانەکە و توێتی من جل بۆنە مناڵدا ئەوە بە تاکیدەوەی ژەیسا خەڵک ڕۆژانایە هەرە مناڵە عەربانەی کە لەوێ هەشتە فرۆشتن پەلی دوانەگرێت جلی بۆ کرێ سیانەگرێت جلی بۆ کرێ خێرخوازی تایە حەمد و قوتابخانەکانیشەوە ئەزانم کێ فەقیرە کێ پێویستی بەدای چۆن ئەوەی ژەیە ئەچێتە مەکتەبەکڵێت چەند کەسی فەقیرە چەندی بێ باوکە هەیە ئەیگرێتە ئاستۆی خۆی بەشی 100 مناڵی تایبەتە کە جەناب دۆک و کاراسانی کردو تا چەند گرنگ ئەوانی تریش قەرتاسیەکان جانتاکان ئەوانیش کاراسای تێچ کە سەویشتانی خۆی بەڕێزان ئەوەی کە بینتان ڕاوسەرنجی بەشێک لە دوکاندارەکان بووە ئەو کەسانی کە هاتبوونە بازارەوە وەکو باسییانە کرد کڕینی پێداویستی بۆ هەر مناڵێک بە نزیکەی 100,000 بۆ 70,000 تێچێت هەموو لە بەجلوبەرگ و جانتا و پێڵاو ئەو قەرتاسیانی کە منداڵ پێویستێتی ئەو ماڵانەشی کە وەکو پێویست باری ژیانیان بۆ نمونە زۆر باش نییە خودباری داراییان تا ڕادێکی دیاریکرا و سنووردارە منداڵی زۆریان هەیە ئەرکی سەرشانی هەمومانە لە جێی خۆمان و بتوانین ئاگاداری و جۆرە ماڵانە بین چونکە منداڵ وەکو گەورە نییە منداڵ کاتێ دەشێتە قوتابخانەکەی هاوڕەکانی دەبینێ پێڵاوی جوانی لەبەرە یاخود جلوبەرگ و جانتاکەی جوانترە خەفەتی پێخۆ هەست بە کەمیەکە بۆیە ئەرکی ئێمە و هەموو خێرخوازانی هەرێمی کوردستانە کە جێگەی شانازی بوون ساڵانە توانیوانە یارمەتی و جۆرە ماڵانە بدەن کە هەژارن بتوانین ئەو پێداویستانیان بۆ پڕکەینەوە یاخود دوکاندارەکان لە هەر شوێن و لە هەر قەزا و ناحیەکەن داشکاندنێکی تایبەت بۆ جۆرە ماڵانە بکەن بۆی بتوانن بە ئاسانی پرۆسی خوێندەکان بەڕێ بکەن و هەست بە کەمینەکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ